دوای 29 ساڵ لە حکومڕانی کورد تا ئێستاش ئاسایش لە هەرێمی کوردستان پرسیاری ئینتیمای حیزبی لە هاوڵاتی دەکات. مامۆستایانی گرێبەست کە لە سنووری پەروەردەی قەزای سۆران سەرقاڵی مامەڵەی دامەزراندنی هەمیشەیین مامەڵەکانیان بۆ ڕایی ناکرێت تا وەکو نووسراویان بۆ نەکرێت و سەردانی ئاسایش نەکەن، وەک خۆشیان دەڵێن لە دەستگای ئاسایش ڕوبەڕووی پرسیاری ئینتیمای حیزبی دەبنەوە. بە جۆرێک پرسیاری ئەویان لێ دەکرێت سەر بە کام حیزب و لایەنن، تەنانەت پرسیاری ئینتیمای سیاسی کە سوکاریشیان لێ دەکرێت کە ئەم پرسیارانە جێیگومان و لە چوارچێوەی مامەڵەی فەرمی حکوومەتدا جێیان نابێتەوە. کاکە جوان کەچوینە پەروەردەی کابیان لۆ پۆلیسی لۆکردین لەگەڵ ئاسایشی پۆلیسەکە تەڵان تەبیعی بووی پرسیارەکان لێ نەکردین و شەکانیان بە جوانی بەڕێکرد بەس لە ئاسایشی دانیشی حتا یعنی پرسیاری زۆر سەیرەکانی پرسیاری ئەوەکان داکرد چه حیزبە، بابت چه حیزبە، برات چه حیزبە، خاڵت چه حیزبە، مامت چه حیزبە، یعنی شتیوا لێ برسن لە عەقڵ بەدوورە، یعنی وەچ پەیوەندی بە دامەزراندن هەیە. لای خۆیەوە بەڕێوەبەری پەروەردەی سۆران باس لەوە دەکات بۆ دامەزراندنی مامۆستایان ئەوان پابەندن بە ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە. دەشڵێت نەمان بیستووە لە ئاسایش پرسیاری ئینتیمای حیزبی لە مامۆستایان بکرێت. ئێمە پابەندین بەو ڕێنماییەوەی کە لە وەزارەتی پەروەردە دەچووە. ئێمە هیچ گوێبیستی ئەوە نەبووینە کە لە دەنگۆ وڵاو بۆتەوە کە لە ئاسایش باسی حیزبی بوونیان لێ بکرێ یاخود ئێوە دوور و نزیک ئێمە پەیوەندی بەڕێوەبەری پەروەردەی سۆران و وەزارەتی پەروەردەوە نییە. ئێمە تەنها ڕێکارەکانی وەزارەتی حکوومەت و وەزارەتی دارایی دێبەجێڕێتین نەفسەد ئەوەی جێگەی داخێمە هەر لەسەر ئەو پرسە بەرپرسی لە قیسۆرانی یەشێتی مامۆستایانی کوردستان ڕای دەگەێنێت لێپێچینەوەی مامۆستایان لەسەر بنەمای ئینتیمای حیزبی پێچەوانە و پێشێلکردنی ڕێنماییەکانە. دەشڵێت کێشەکە هەیە و ژمارەیەک مامۆستاش لەو ڕۆوە پەیوەندیان پێوە کردوین. ئاگادارین کە مامۆستایان لە ڕەوانی ئاسایش ئەکرێن لەوێن دەرپرسیاری ئینتیمابوونی حیزبیان لێ ئەکرێت کامە جێگەی داخە بەڕاستی ئەوەیە کە شتی مامۆستایان هەڵوێستی جدی لەسەر قەزیە هەبێت کاتێک فەرمانبەرێکدا ئەمەزرێت ئاسایش بۆی نییە لێ پرسیت دەنگت بەشێ داوە لە تو ئەندامی چه حیزبێکی ئەمە پێچەوانی ڕێنماییەکانە نوکردنەوەی مامۆستایان کە بەداخەوە پێشتریش مامۆستایان مامەڵی خۆیان کردیە هەرسی معلومات و زانیاریە ڕێنماییەکان جێبەجێکراون تەسلیمی وەزارەتی پەروەردەی کرایە. ئەوەی کێستا ئەکرێت بەداخەوە شتێکی زۆر زیادە. ئێمە وەکو ڕێکخراوێکی مامۆستایانی کوردستان لە قیسۆران ئەم شتەیە بەڕەوا نازانین شتێکی زیادە بەڵکو دروستکردنی فشار و زۆرتە لەسەر مامۆستایان. بە بڕوای بەشێک لە چاودێران پرۆسەی دامەزراندن لە هەرێمی کوردستان هاوشێوەی زۆرینەی کایەکانی دیکەی ژیان بە حیزبی کراوە. هەردوو حیزبی سەرەکی دەسەڵات ئەوەندەی بۆیان بلوێت دەرچوان و خاوەن بڕوانامەکان لەسەر ئینتیمای سیاسی و بە تەسکیەی حیزب دادەمەزرێنن. ئامانجی ئەم کارش ئەوەیە فەرمانبەرگەرچی بە ماندووبوون و شەون و خونی خۆی خوێندنی تەواو کردبێت و بڕوانامەی بەدەستهێنابێت بەڵام هەمیشە خۆی بە قەرزاری ئەو حیزبە بزانێت کە دایمەزراندووە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.